ئەگەر پێنجدانەکە ڕێکەوتنیان کرد یەکێتی ڕێکەوتنەکەی خۆی هێنێتەوە بۆ ئەنجومەنی ناوەندی تو پرسیاری لە منەکەی بەرە ئیمەن باشترین شت لە ناو پەرلەمان بێ و ئەبێ ئێمە احترامی پەرلەمانی خۆمان بگرین ئەمانە هەڵبژاردەی ملەتن و نوێنەری ملەتن ئەمانە و گوێلیان بگرین و بە قسەیان بکەین و پشتیوانیان بین. ڕای ئەنجومەنی ناوەند چێ بێ ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان ڕازی بوو بەسەر مانەوەی کارهاتۆ بۆ 2 ساڵێکە؟ قسەی لێکەین ئێمە ڕۆژی دووشەمە کە سیوەکی ئابە کۆبوونەمان هەیە ئەو شتانە هەمووی باسەکەین چی بکەین چی نەکەین من لێرە ناتوێنم من ئەگەر سکرتێریش بم بەڵام من یەک ڕێیم هەیە برادران ئێمە دەستە جەمعی و بە کۆمەڵ ڕێیەدەین و پێشتریش هەروە بووە من ناتوێنم لە باتی برادران قسە بکەم من ئەگەر قسە بکەم ڕێیگەم هەبی لە فێسبووکی خۆم ساکەم غیر ئەوە لە هیچ شوێنی قسە ناکەم احترامی ئەو سەد برادرە کە لەگەرم ئیشەکەن هەموو ئینسانی تێک و شەرن محتەرەمن ڕێی ئەوانە و ئێمە زۆر جار بریارە دەین قسە ئەکەین لە کاتی بریاردان من ڕێی من وەرناگرن ڕێی خۆیانە ئێمە ئەیخێنە دەنگدان و چی بریارماندا ئێمە نە شەرم لە کەسەکەین و نە لە کەسیشە ترسین و ئێمە هەڵبژاردەی ئەم حیزبین و ڕوکنیگە ئەساسی ئەم حیزبین و هەوڵە دێن ئێستا لەم وەختە کۆنگرە بگیرێ ئەمە ضروریە سە مەشاکلمان زۆرە لەناوێشەتی ئەزانن ئێوە ئەو باڵباڵێنەوە و مەشاکلە ئێمە تەسەوەرەکەین ئەگەر کۆنگرە بگرین بەعزێک لەو مەشاکلانە حەل لەبێ یان قەیناکە بە هەر گروپێک بۆ خۆیان مەمبەرێک هەبی لە ناوێچێتی هیچ زەڕەری بەڵێ بۆ یەکێتی کۆنگرە نابەستێت ئەبێ ئەنجومەن داواکە هەموو وەختێک ئەو مەشاکلانە هەیە ئەڵەن ئەترسین مەشاکلەکان بتەقێتەوە و بەڕێی من ڕێی شەخسی خۆم هیچ مەشاکل ناتەقێتەوە و کۆنگرە بگرین بەڵام چی بە شەرتێک نوێنەرانی کۆنگرە بە ڕێگای دیموکراسی بێنە کۆنگرە نە هەرەمەکی و فلان عەشیرەت و فلان مەسئول و ئەبێ کۆنگرەی چوارەم کۆنگرەی پوختە بێ و پاک و تەمیزش بێ و ئێمە توێنە سەرکردایەتێکی تازە دانین و تکرارێکەم کۆنگرەکە سەرکردایەتێک هەبێ ئەم جارە زۆربەیان ناڵم هەمووی زۆربەیان لە گەنج بن خوێنگەرم و گەنج و دەورێک هەبێ بۆ ژنان و بۆ هەموو مەناتق و لە هەموو منطقەکان لە سەرکردایەتی بن هەر لە سنجارەوە تا خوارەوە نابێ یەک شار پێنج شەشی لە سەرکردایەتی بێ حەوت کەس دە کەس شارەکان تیج مەحروم بن بە جۆرەی انتخابات. تۆ باسی باڵای ناوی یەکێتی کرد کام باڵایان پێی باش نییە لە ئێستا لە کۆنگرە ببەستێت ڕێگرە من نییە باڵباڵە ئێمە ئەنجومەنی ئێمە لەگەر ئەم باڵباڵێن و ئەم هەنێ نییە چون مەسلحەتێکمانی لەم باڵباڵە ئەنجومەن نامە بەسم کام باڵای یەکێتی ناوێ کۆنگرە ببەستێت زروفەکەیە علاقەی نییە کام باڵە و کام باڵ نییە زروفەکە والی هاتووە کە نوعێک لە ترس هەیە ئەڵەن مەشاکلە بێ و خەڵقی تر خەڵقی بێگانە دەسە خاتنە و ئیشەکانمان ترسێک هەیە خۆی ترسێکە لای برادران بەڵام ئەوە شتێکی طەبیعیە بەڕێی من ئەو اختلافی هەیە لەگەر برادران قەچێکە با هەبی لە هەموو دنیا وایە خۆی علاقەی نییە بە باڵ ڕێی هەیە برادێک هەیە لەسەر ئەم خاڵە متفقە لەگەر برادێکی تر لەسەر خاڵی تر متفق نییە من ناتوێنم بڵم باڵ بیر و باوەری جا هەیە جوبار جا هەیە لە بەغدا بیر و باوەری جیا هەیە مووقف لە برادرانی پارتی لە تورکیا لە ئێران
لأمريكا لو أحداثنا بەپێی پێڕەوی ناوخۆی یەکێتی نیشتمانی کوردستان ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتمانی کوردستان دەوری پەرلەمان دەبینێ پەرلەمانی ئەو حیزبە تا چەند ئەم پەرلەمانە توانیوێتی هەسە بەکاری خۆی و دەپرسینەوە لەسەر کردایەتی و حیزبەکە بکات واللهی بەداخەوە نەیەتوێنێ ئیشەکانی جێبەجێ بکات 100% لەبەر ظروفی یەکێتی و کە من لە 2011 هاتم طبعا کۆمەڵێک مەشاکل هەبوو کۆمەڵێکن هەبوو توانیم ئەم فترە ینی یەک احترامی یەک شتێک بینی برادران هەبێ و هەر ڕێی هەیە مناقەشەی بکەین لەناو کۆبوونەکانی مە هەموو مانگێک حەزەکەم شتێ پێت بڵم وابزانم یەک ڕێکخراو هەیە لەناو یەکێتی مانگانە کۆبوونەی خۆیەکە هەر ئەبێ کۆبوونەی خۆیکە هەموو مانگێک سەری مانگ ئێمە کۆبوونەی خۆمانەکەین ئێستا ئەم مانگە تەواو بێ سیوەکی مانگە ئەمە کۆبوونەی خۆمان ئەبێ بەرهەمەکانمان چییە؟ مەسا ئێستا بریارمان داوە جارێ تر سەر لە مەڵبەندەکان بین ئەگەر مەشاکل هەبێ ئێمە کۆمیسیۆن 11 کۆمیسیۆنمان هەیە کۆمیسیۆنی هەڵبژاردنە کۆمیسیۆنی مافی مرۆڤە کۆمیسیۆنی ڕێخستنە چاودێری ئەوانە ئەکەین بە ژوورەی ئیمکانیات طبعا ئێستا وەزعی یەکێتی وەک جاران نییە تایەتی دوای ئەوە بەڕێز مامجەلان نەخۆش کەوت وەزع یەکێتی وەک جاران نییە نە وەزع یەکێتی وەزع عێراق هەمووی خراپ بوو کە دوای ئەوە مامجەلال نەخۆش کەوت و ئیتر پێ ناکرێ وەک جاران حرەکەت بکە وەزعی هەموو عێراق تێک چووە خۆیان ئەڵن سیاسیەکانی عێراق ئەڵن کەوتنی مامجەلال تەئسیری کرد لەسەر هەموو عێراق یعنی ئەگەر مامجەلال بەڕێی من بما لە پەیوەندی ئێمە و بەغا تێک ناچوو ئەگەر مامجەلال بما لە بەغا پەیوەندی ئێمە و بەعزی لەو وڵاتە دراوسێنە خراپ نابوو ئەگەر ئێمە مامجەلال وەک جاران هەن بکرە ئەیتوانی بە قسە بەشت حتا مشکلەی کوردی تورکیا کوردی باکوور لەگەر حکوومە حەل بکە چوو مامجەلال من جارێک لەگەری بووم لەلای سیستانی بووین سیستانی زۆر بەڕوونی وتی یا جەلال ئەنتە صەمام العێراق خۆم جێنوی بوو وتی ئەنتە صەمام العێراق صەمام هەنا یعنی ئەیوت تۆ لە لای تۆ بە ئەمانەت سیرەکەی فەرق ناکەی بین کورد و عەرەب و شیعە و سونە و فعلا مامجەلال وا بوو بەڵام بەداخەوە ناڵم مەشاکل نەبوو 2006 مەشاکل زۆر هەبوو لە عێراق بەڵام مامجەلال نەیهێشت زیاتر خراپ بێ بەڵام بەداخەوە ئێستا وەزعەکە خراپتر بوو و دووری مامجەلال ئەو هەموو مەشاکلان دروست بوو و من ئومێدەوارم ئێستا وەزعەکە ئەگەر ئێمە هاڵیکاریان بین ئەگەر ئێمە کۆمەکیان بکەین خەریکن ئەم مەسائلی گەندەڵی و شت و مەحکەمەی خەڵقەکەن و خەڵق دەرەکەن و خەڵقی هێنن و خەڵقەدان من ئومێدەوارم ئێمەش لە کوردستان دەست بکەین بە بربەرەکانی گەندەڵی چون گەندەڵی لەلای ئێمەش زۆرە و ئەبێتەوە بی ئەم وەزعی خەڵق هەیە هیچ نانی نییە بخوا خەڵقیش هەیە ملیاراتی هەیە ڤلە لە کڕی لە فەڕەنسە و لە دنیا و لەم دنیایان پڕ کردووە لە مەساڵحیانە شەریکاتیان هەیە خەڵقیشەیە نانیش بوو موچەکە تاک و موچەکە 4 مانگ جارێکەوە 3-4 مانگە موچە نەدراوە بە موزارە ئەدەن بەمە نادەن ئیمکان هەبوو وەزعەکە والی نییە بەڵام بەداخەوە وەزعەکە والی هات وەخوا بکە وەزعەکە خراپتر نەبێ سەبارەت بە پرۆژەکەی دکتۆر بەرهەم ساڵح ڕای ئەنجومەنی ناوەند چی بوو لە کاتێکا بینیمان ئەنجومەنی سەرکردایەتی ئەو پرۆژەی ڕەتکردەوە ئێمە لە مەکتەب سیاسی مناقەشە کرا
لە ڕۆژی وابزان حوتی هەشت بوو وڵات لە نوۆی مانگ نوۆی هەشت برادرانی سەرکردایەتی هەمویان نا تقریبا 11 کەس هاتن بە نوێنەرەتی سەرکردایەتی ئێمە داوامان لیان کەوتمان بابە ئێوە کۆبوونە بکەن زۆر شت هەیە ئەوە ساڵێکە کۆبوونەدان نەکردووە ئەوە بوو کۆبوونەیان کرد و ئەو پرۆژەی کاک بەرهەم قبول نەکرا و هەر ئەو پرۆژەیە کە برادرانی پەرلەمان تەختیمیان کرد ئەوە وەرگیریا بە پرۆژەی یەکێتی نیشتیمانی کوردستان. واتە کامیان پرۆژەی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستانن؟ پرۆژەکەی دکتۆر بەرهەم ساڵح جێگری دووەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود پرۆژەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم کە ئێستا لە پەرلەمانی کوردستانە؟ نه علاقەی نییە خۆی تەبان ئەوە ڕسمیە ئەوەی کە لەلایەن هەن ئەمە شەخسیە ئەمە شەخسیە بۆ شەخسیە دلیلم هەیە نەدرا بە مەکتەب سیاسی دەراسەتی بکەن نەدرا بە ئێمە هیچ من لە سایتی ڕووداو بینیم باشە حەق بوو کۆپی بدرێ بە ئێمە هەر دەراسەتی کەین ببین چییە لە کۆبوونەی مەکتەب سیاسی ئەو بازی ئەندامانی مەکتەب سیاسیە بوو یەکم جار ببینن پیشیان وت بە کاک دکتۆر بەرهەم وتیان کاکە حەق بوو ئێمە ببین ئەوە جار خەڵقی تر بینی تەمان نانا پێش ئەوە خۆی زان چۆن بوو حەق بوو بەڕێی من ئەم پرۆژە لە مەکتەب سیاسی دراسە بکرا بزان چۆنە چۆن نییە زیادەکرا کەمەکرا چوو خۆی کاک بەرهەم لە تەلەڤیزیۆن نقطەیەکی زۆر باشی کرد وتی یەک خاڵتیانە بۆ درێژکردنەوەی ماوەی کاک مەسعود دوو جار تکراری کرد ئەکید بی بەخسەدەم ئەیوتیانە نە ئەزانم خۆ وای وت وای نەوت وای وت مەقسەدم حەق بوو من لە باتی ئەو بووە ئەهاتم لە مەکتەب سیاسی لەگەر هەڤاڵانی خۆم باسمە کرد و خێریگە کرد بە ئێمەش کۆپیەدا بە ئێمەش هەیە بەدڵە هەیە بەدڵی نییە ڕازیە بن قسمی ڕازی نابن ئەبوو بە هەیە ئێمە بەڵام هەن نەبوو ینی درا بە خەڵقی تر درا بە ئەنارتی درای بە سایتەکان درای بە هەنی تر نەدرا بە ئەندامانی مەکتەب سیاسی و پیان وت لە کۆبوونە پیان وت بە کاک دکتۆر وتیان کاک دکتۆر ئێمە نەمان بینیوە ئێمە بۆمان نەهاتووە بە ڕسمی و ئێمە لە خەڵقی لە دەرەوە بینیمانە نازانم من خۆم لە کۆبوونەکە نەبوو. کاچەند خستنەوەی پرۆژەکەی دکتۆر بەرهەم ساڵح قوڵترکردنەوەی کێشە ناوخۆیەکان بوو لە ناو یەکێتیدا وەزەقکردنەوەی کێشەی ئەو حەزبە بوو لە دەرەوەی یەکێتی؟ وەڵای نازانم قولی کرد یان قولی نەکرد بەڵام نەتایج مهمە العبرە بالنەتائج نەتیجەکەی ئەوە بوو کۆبنەی باسە ئەوم نەکرد لە نووی هەشت کۆبنەی سەرکردایەتی بوو هەموو سەرکردایەتی و مەکتەب سیاسیش نەخرابەت لە تەسوید بەڵام هەمووی قسەیان کرد نەتیجەکەی ئەکسەریەت لەگەر پرۆژەکە بوو کە تەقدیم کرا لەلایەن پەرلەمانەوە ڕاستە کەس دەست هەڵی نەگرت و کەس دەست نزم بکە بەڵام ئەکسەری برادران قسەیان کرد و ئەو خۆیان تەسویتە خرا دەنگدان نەبوو بەڵام یعنی هەمووی قسەیان کرد ئەکسەرێتی برادران سەرکردایەتی و لێرە من دەستخۆشی لیانەکەم و ئەبێ زوو بە جۆرەی پێرە و کۆبنەوە دومانگجارێک سمانگجارێک و سەرکردایەتی خۆی ینی سەرکردایەتی حیزبە مەکتەب سیاسی مەکتەب سیاسی هەیئەتێکی تەنفیزیە لە مابەینی دوو کۆبوونە. سەبارەت بە پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە ئێستادا لە چه ئاستێکدا؟ زۆر باشە پەیوەندیەکان زۆر باشە ئاڵوگۆڕ قسە ئەکرێ شتەکرێ من خۆمیش پێش هەفتێک
کاگنشوانم بینی دوور لە کامێرە و شت مقتەرەحاتی باشم تەقدیم کرد بۆی و ئەویش زۆر مقتەرەحاتی جوانی هەبوو باشی هەبوو و بە تایبەتی لەسەر نزیکبوونەوەی پەرلەمانیەکانی ئەوە ئێمە و ئەوان لەسەر چۆن ئێمە نزیکی بەغابین تاوان ئێمە مەقسەدم نە ئێمە ئەوان ئێمە و ئەوان و پارتی و کورد هەمووی و بیر و باوەڕەکانی زۆر باش بوو و حەز ناکە مشکلات هەبی لە بینێ ئێمە و لە ناو یەکێتی حتا لەگەر پارتی پێت وایە ئەو پەیوەندیانە دەگاتە ئاستی ڕێکەوتن نامی استراتیژی نازانم ئەبێ بە استراتیژیان نابێ بەڵام قەواعدی یەکێتی حەزەکە ئێمە لەگەر برادەرانی گۆڕان ڕێکەوین چۆ ئێمە یەک ڕیشەین یەک بیر و باوەڕین وەڕاستە ماوەیەک اختلافمان هەبوو مەشاکلمان هەبوو بەس مەشاکل ئێمە هەن نەبوو بەڵێت بگاتە خوێن و کوشتار و شت ئێمە توێنی پێکەوە ئیش بکەین و ئەگەر هەنیش نەبێ خۆ توێنین ئێمە وەک دوو مەمبەر ئیش بکەین خۆ جاران کۆمەڵە هەبوو سۆسیالیستیش هەبوو خەڵی پانیش هەبوو بە چاکی ئیشمانە کرد ڕای خۆت پێت باشە لە گۆڕان نزیک بنیا خود لە پارتیان ڕاڵەیان ڕێکەوتنی استراتیژی لە نێوانی چێتی پارتیدا هەیە لە نێوان گۆڕان و یەکێتیدا هەبێ یان فۆکس ئێمە لەگەر پارتی نەما ئەو استراتیژیە ئەوەی ساڵ 2007 نە یعنی عملیە نەما مەسەن ئێمە ئێستا لە بەرەیەکی ترین ئەوان لە بەرەیەکی ترن لە زۆر خاڵ ئێمە دوهنین تەمان ئومێدەوارین ئێمە ئەو شتانە نزیک بین بەڵام بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ نابینێک نزیکیەکین ئێمە نە خۆ من باسم کرد بۆ مەسەلێ نییە پارتی و گۆڕان و پارتی مەسائلی کە لە ساحەکەیە ئێمە خۆمان وردە نزیکی گۆڕانە بین لەبەر مەسائلی سیاسی ئێستا هەندێک لە خەڵکی دەرەوە هەتا پارتی دموکراتی کوردستان سەرۆتاری باڵی ڕۆژی سێشەمی ڕابردوو چواری هەشت باسی سەرۆتارەکان بەنێوان بەناوی یەکێتی پارتی بوو لەم سەرۆتارەدا ئاماژە بەوە دەکات کە یەکێتی بۆتە بەشێک لە سەرکرداتی یەکێتی وان لە حزبەکە کردووە ڕاستەکە بێتە پاشکۆی گۆڕان تەمان فێ وتارەکە بەڵام ئێمەنی ئێوە بۆچی ئێستا هەندێک لە سەرکردە بەڕێزەکانی ئێوەش کە سەردانی کاگنشیوان و هێرۆخانیان کردووە هەرمان داوایان کردو کە یەکێتی سەربەخۆیی خۆی بپارێزێت و نەبێتە پاشکۆی گۆڕان ئێمە طبعاً ئێمە لە ئەنجومەن حەز ناکەین یەکێتی بێ بە پاشکۆ هیچ حزبێک ئێمە حەزەکەین عەلاقەمان باش بێ لەگەر گۆڕان لەگەر پارتی لەگەر هەردوو باڵە ئیسلامیەکان لەگەر هەموو حزابەکان هەتا حزاب بچکۆڵەکانیش ئێمە هی ئەوە نین پاشکۆ کەس بین یەکێتی پاشکۆ کەس ناوێ و ئێمە بەڕامەجێکمان هەیە ئێمە کی نزیک ئێمە بێ نزیکە بین هەر کەسی دوژمنایەتیمان بکە یا شتی بکە ئەکید ئێمە مووقفمانە بێ ئێستا لەم وەختە گۆڕان نزیک ئێمەیە و هیچ خراپیتیان بەڵام من هەموو شخصیە ئەمە هەموو شخصیە وەڵا فلان ڕقێ لە فلان ئەو فلان کینێ هەیە لە فلان و ئەمە هەن نییە ئەمە نە لە مەسلحەتی یەکێتیە نە لە مەسلحەتی گۆڕانە نە لە مەسلحەتی کوردە سەبارەت بۆ پرۆژە چاکسازی کە سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاندووە و ئێستا هەندێک چاکسازی بە ئەنجام گەیاندووە پێت وایە کە لە هەرێمی کوردستانیشدا پێویستمان بە پرۆژەیەکی چاکسازی بە لەو شێوازەیە بەڵام نەکرا سیرکە ئێمە هەموو 6 مانگ 7 مانگ باز گەندەڵیەکەین گەندەڵی وا بکەین چی کرا کی گیریا ئەو فەرموو نزیکترین شت ئەو مەسەلێ سنجار چ مەسئولێک گیریا محکەمەی بکەن ئەوان کە وتیان ئێمە کە مزاهراتەکە ڕوودا وتیان گەندەڵی یەکسەر جێگەری سەرۆکی جەمهور دەرکردن دوو کەس وەزیر دەرەکان خەڵخنەکان ئەوانەیکەن چوو مەرجعەتیان هەیە کە سیستانیە پشتیوانی ئەوانە و گوێ لە ملەتەگرن ئێمە گوێ لە ملەت ناگیری لێرە ئەوان گوێ لە مەسەڵەن تەظاهرات بوو گوێ لە مزارەتەکانیان وت
وەزیری کارەبا وایە ئەوە خەریکە دەریکەن وەزیری فڵان خراپە نازانم تر من خۆ کارەبا نازانم بەس دەزانم لە بەغا کارەبا نییە چەندی خەتا ئەوە چەندی خەتا ئەوە نازانم بەڵام بە قسەی خەڵقەکەن عوبادی و غێر عوبادی بە قسەی خەڵقەکە دەسلا ئێمە تا ئێستا یەک ناوبی دەبم یەک گەندەڵ لە کوردستان وەختەڵم کوردستان مەقسەدم هەولێر و سلێمانی و هەمووی یەک گەندەڵ محاسبە کرا یەک گەندەڵ باسی شنگالت کرد لە وەڵامەکەدا من هەرەمیش لەسەر دۆسی شنگالیش لەسەر پرسی شنگال پرسیار لە بەڕێستان بکەم چێ بەرپرسە لە کەوتنی شنگال وەڵی من خۆ لێوێ نەبووم بەڵێ تەسلیم بیان تەسلیمەوێ بەڵام خەڵقی سنجارم بەجێهێشت 3 سەعات پێشەوە داعش بێ چی ئاسایش و مەسئولین هەمووی شنگاڵم بەجێهێشت و ئاسایشی ژات ئەو کەت نەیکرد بەو کچە فەقیرانە و بەو خەڵقی فەقیر و هەزارە خەڵکیان گرت و ئاتەمان داعش کی مقابلە یعنی حەق بوو ئەو ئاسایشانە ئەوانەی کە مەسئولن و معلومە هەمووی لە برادرانی حزبی پارتی دیموکراتی کوردستانن حەق بوو مقاومە بکەن دفاع لەو ملەتە بکەن ئێستەش ئەگەر خۆیان ئەیانەوێ مقاومە بکەن شەروانانیان هەیە و پەیوەندیان هەیە بە پەیەدە و یان خەڵقی تر بەڕێی من نابێ ئێمە بەربەرەکانیان بکەین ئێمە پشتوانی ئەوانە بین هەر ئەوان پێ دوای هەروانی کە لەناو شنگالیان بەجێهێشت وەکو جەناب تەفەرمووی ئەوانە بەرپرسن لە دایجست کیر خۆ قابل خۆ من یاخود نەوەسم خەڵکی کە هەیە کە بەرپرس بێ بۆ نمونە ئەگەر لە بەغدا کارەبانە بێ وەزیری کارەبا بەعام بەرپرسە ئەگەر لە وانمونە لە دەرەوە پێ دوای ئیتر ئەوە تەفسیری خەڵقە هەرێکی خۆی تەفسیرەکە بەس من ئەڵێم حەق بوو مەسئولەکانی ئەوێ بیانهێنن چۆن لە بەغدا خەڵقان هێنا بۆ تەلڤیزیۆن بیانهێنن با ئەوان قسە بکەن ئێستا ئەڵێن مەثەلەن فڵان مەسئول بەجێهێشت ڕای کرد ئەو حەقە بێنێ بۆ تەلڤیزیۆن بیگرن خۆ لە دهۆکە لە دهۆک دانیشتووە لەچول لە دهۆک دانیشتووە خۆ ماڵی لە دهۆکە بێنن کاکە وەرە تو بۆ شنگاڵت بەجێهێشت تا من قانع بم وەک ئەمڕۆ من هەندێک لە قسەکانی ئاشتی هۆرامی هەندێکی تەبان قانع بوو خۆ ئینسان عەقلی هەیە شتی هەیە منطقە قسەی منطقی کرد بەعزێک قسەی منطقی کرد و من ڕازی بووم ئەوانیش فڵان و فڵان بێنن بۆ تەلڤیزیۆن بڵن کاکە تۆ بۆ ئەوەت کرد تا خەڵق قانع بێ تا خەڵق قسە نەکا ئێستا شنگاڵی زۆر عاجزن تو سیر مەکە مزارێک دەرەشێ 20 کەس 30 ئافرەت دەرەکەن و ئەوە هیچ نییە دڵیان ڕەنجاوە لە ئێمە دڵیان ڕەنجاوە لە سەرکردایەتی کورد لە هەردوو حیزبەکە دڵیان ڕەنجاوەڵی دفاعدان لە ئێمە نەکرد واتان کرد زۆر قسەکەن من خۆم پێش ماوەی لە ئەڵمانیا بووم مزاهرەیان نەکرد هەر قسەی ناشرینیشیان نەکرد لە سەرکردایەتی باشە بۆچی ئەمانە ڕسمی مەسەلەن عەبدوڵڵا ئۆژەڵان هەڵگرن بۆ چونگی یارمەتیان نادا ئەو پەیەدە هاتن نزیکەی 600-700 عائلەیان دەرباز کرد لە شەرەفان لەو منطقەی لە حدود بردیان بۆ سووریا و لەوێش هاتن بۆ زاخۆ خۆ ئەوە لە بیران ناچێت ئەڵێن ئەمانە ئێمەیان کۆمەک کرد و دفاعیان کرد لە ئێمە و ئێمەیان ئازاد کرد لە چنگی داعش ئێمە نابێ هەر هەن چاوی خۆمان ببەستین تەسەورکەین خەڵق نامان بینێ خەڵق و شیارە خەڵقە بینێ خەڵقەڵێ مەسئولەکان ئەبێ بێن دادگا بکرێن چێ بەرپرسە لە ئازاد نەکردنەوەی شنگال لە کاتێکا بەشێکی ئازاد کرا لە ڕۆژی 12 ڕۆژی ئاڵای کوردستان کارمەزۆن لەسەر شاخی شنگال ڕایگەیان کە بەم زوانە وەڵڵاهی من بە حەقیقەت من لەوێ نەبووم نازانم تەفاسیلی ئەوە چۆنەوە بۆ نەکرا و من عمومیاتە بینم هەنە بینم نازانم ئەمریکا چی کرد چەند قەسفی کرد ئەمریکا بۆ قەسفەکەی ڕاگرت حەقیقەت ئەوە تەفاسیلە خۆی بە ئێمە ناڵن منیش کەسیم نییە لەوێ یان خۆم لەوێ بم ببینم من ئومێدەوارم ڕۆژی لە ڕۆژان شنگاڵ ئازاد بێ و ئەو کچە مەزلومانە ئازاد بکرێن ئەو خەڵقی فەقیرە خەڵقی بێگونا هیچ شە مسەلەح نەبوون
و بخود چ وڵا ئیسلام نین هەر ڕۆژێک یان کوژێن ئەزیەتیان ئەدەن کچەکان ئەدەن بەشوو کچەکان ئەفرۆشن لە ڕەقا ئێستا کچی یەزیدی لە ڕەقە و لە شوێنەکانی تر و بە 20 دلار و بە 100 دلار و یان فرۆشن و یعنی ئەوە عیبە عیبێکی گەورەی بۆ کورد. بەڕێز عادل مراد سکرتێری ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس دەکەین بۆ پێدانیم دەرفەتە بە بەشی کوردی دەنگی ئەمریکا بۆ وەڵامدانی پرسیارەکانمان.